ئەوەی کڕیتمان لە شاری هەولێر ئەوە بۆ خواردنەوە نییە، وەکو بۆ دەموچاو شۆردن و دەستنوێ شەڵگرتنە. لە شاری هەولێر دەی بەو جۆرە ئاوی لە شاری هەولێر هاوڵاتیان بەدە بە ئاو دەکڕن تاکو دەموچاویان بشۆن و دەستنوێش هەڵبگرن. ئەم دۆخەش دوای ئەوە دێت ماوەی چەند ڕۆژێکە بەشێکی زۆر لە گەڕەکەکانی ئەو شارە بێ ئاون. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕندرێتەوە کە بەهۆی بارینی بڕێک باران ماوەی 6 ڕۆژە ئاوی ئیفراز گیراوەتەوە. پرۆژەی ئاوی ئیفراسار ساڵی 2015ەوە عقد کراوە. بەڕێوبەری ئاوی هەولێر ڕایدەگەیەنێت لە ساڵی 2015ەوە بڕیاری دروستکردنی ئاوی ئیفراز 4 دەرچووە تاوکو ئێستا لە قۆناغی پلاندانان و نەخشەداناندایە و تەواو نەبووە. گەر تەواویش بێت بەپێی نەخشەکە حکوومەت دەبێت بودجەی بۆ تەرخان بکات. پرۆژەی ئاوی هەولێر چاریان ئیفراسار لەگە پرۆژەی ئاوەڕۆی چارەسەرکردنی ئاوەڕۆی سلێمانی بە پاکێجێک لە ساڵی 2015ەوە عقد کراوە لەلایەن حکوومەتی هەرێم و لەگەڵ کۆمپانیایەکی بەریتانی بە ناوی بایوتەر. لە پرۆژەکە بە دوو مەرحەلەدا دەڕواتن. مەرحەلەی یەکەم کە پێی دەڵێن دیڤلۆپمنت فێز کە چەند دیراسەتێکی بیئیە و ئامادەکردنی دیزاینەکەیە و بۆ چێکردنەوەی دیزاینەکەی لەلایەن ئستیشاریەکەمان کە کۆمپانیای پێلفریشمانی بەریتانیا 195 کارەکانی تەواو بووە، تەنها ئەپرۆڤکردنی کۆتایی دیزاینەکە ماوە. کاتێکە و فەیسە تاوە دەبیتن و ئەگەر پارە بەردەست بێتن و بودجە بەردەست بیتن ئەوجا چ حکوومەت بتانیەوە بودجەیە کە بڕەکەی ملیارێک و 230 میلیۆن دۆلارە بتانی دابێ بکاتن. سەدی بێخما یەکێک لە گرنگترین پرۆژەکانی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، بەڵام لە دوای ڕووخانی ڕژێمی بەعسی پێشوو کارکردن تیایدا وەستاوە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش دەڵێت بە جێبەجێکردنی ئاوی ئیفراز 4 بەشێک لە کێشەکان کۆتایی دێت، بەڵام بە جێبەجێکردنی پرۆژەی سەدی بێخما کارەبای باش و ئاوی بەردەواممان دەبێت. نیشانەی ئەوەیە کە ئیدارەی حکوومەتی خۆجێیی هەولێر شکستیێنەوە لە ئیدارەدانی ئەو سێکتەرانە، بە تایبەتی سێکتەری ئاو کە سێکتەرێکی وایە هەموو ڕۆژێ خەڵک بەردەوام پێویستی پێ هەیە و ناکرێت خەڵک بێ ئاو بیت. کێشەی ئاو مبەرری بۆ بینیەوە وەڵا ئاو شێلووە یان بۆ ڕیشکاوە، ئەوە ئیشەکەی چارەسەر ناکە، بەڵکو پێویستە لە لوبی کێشەکە بکۆڵنەوە و چارەسەری بکەن. سەدەی بێخمە بکرابایە ئاستی ئاو بەرز دەبوو و هیچ بیرە گوشتی نەدەکرد، بەڵکو زیاتریش دەبوو، هەروە بۆ زراعەتیش باش دەبوو و هەروەها حسەی کارە باشمان زیاتر دەبوو. بەڵام بەداخەوە بەغدا دەیویست ئەوەی پرۆژەکە جێبەجێ بکە، بەڵام ئیدارەی هەرێم نەیهێشت ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت. کەمبوونەوەی پێدانی ئاو بە هاوڵاتیان چیرۆکێکی تازە نیە لای هاوڵاتیانی هەولێر. هەموو ساڵێک و لە وەرزی هاویندا بێ ئاوی بەرۆکی هەولێریەکان دەگرێت. وشکە ساڵی و کەمبوونەوەی بەرچاوی ئاوی ژێرزەوی و شکانی چەندبارەی بۆڕیەکانی ئاوی ئیفراز لەم ساڵدا دانیشتوانی هەولێری زیاتر تین و کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.